سەردانی ئەحمەد داود ئۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا بۆ هەرێمی کوردستان کاردانەوەی جیای لێکەوتەوە. چاودێران و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان دەڵێن ئۆغڵۆ هیچ شتێکی تازەی پێ نەبوو تا ببێتە مایەی دڵنیایی بۆ هەرێمی کوردستان لە ڕوبەڕۆبوونەوەی داعشدا. تورکیا لە دوای گۆڕانی هاوکێشەکان بەرامبەر بە داعش، تورکیا ئێستا لە هەوڵایە بۆی ئەو پێگەی لە پێش هاتنی داعش هەی بووە ئێستا ئەو پێگەیە لە ڕووی سیاسی و ئابووری و ئەسکەریشەوە بەدەست بێنێتەوە لە ناوچەکە. هەڵبەت سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان و بۆ بەغداش بەشێکە لەو هەوڵانەی کە ئەیە بۆی پێگەکەی خۆی بدەن. بەڵام مهمە نیگەرانیە پەیوەندیەکانی نێوان هەرێم و تورکیا لەم بوارەیە کە تاوەکو ئێستا لە ناو ئەم پەیوەندیانەیە هیچ بنەمایەکی ڕوون نییە بۆ پەیوەندیەکان. کەس نازانێت کە بنەمای ئەم پەیوەندیانە چی، ئایا بەتەنیا پەیوەندیەکی ئابووری سەرفە یاخود پەیوەندی سیاسی و سەربازیە یاخود کۆی ئەمەیە کە پەیوەندیەکی دیبلۆماتیە لە نێوان دوو وڵاتە یاخود لە نێوان دوو قەوارەیە. چاودێرانی سیاسی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نیگەرانن لەوەی کە لە کاتی کۆنگرە ڕۆژنامەیەکەدا سەرۆکوەزیرانی تورکیا ناوی هەرێمی کوردستانی نەهێناوە و بە ئیدارەی کوردی ناوزەندی کردووە. تەنها لەلایەنە ئینسانیەکەیەوە ئەوان تەماشاکەن، هەروەکو ئیدارەی محافەزەیەک مەسەلەن ئەوان وا تەماشاکەن، لەوانەیە پیان وابێ یعنی باسکردن لەوە خەتەرێکی گەورەی ئەگەر و باسی کوردستان کەن. تۆ ئەگەر ملاحەزە بکەی دوێنێ پێرێ لە ناو پەرلەمانی تورکیا کێشەیەکی گەورە دروست بوو لەسەر کەلیمەی کوردستان. هەندێک لە پەرلەمانتارەکان هەڵسان وتیان کەلیمەی کوردستان لە تورکیادا نییە، هەر کەسێکش بڵێ کوردستان لە تورکیادا هەیە تیرۆریستە. بێگومان هاتنی داود ئۆغڵۆ تەنها بۆ چنینەوەی خەرمانی ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێمە لەگەڵ بەغدا دوای سەردانەکەی وەزیری نەوت و واژۆکردنی ڕێکەوتن لەگەڵ سەرۆکی حکوومەتە بە سەردانیشی ئومێدبەخشی نازانم بۆ کورد و پێشم وانی هاوپەیمانێکی تازەی بەدوادا بێ و پێم وانیە تورکیا زەمانەتی پاراستنی هەم ئاسایشی هەرێمی کوردستان و هەم سەروەری وزە و ئابووری هەرێمی کوردستان. سەردانی داود ئۆغڵۆ بۆ هەرێمی کوردستان لە کاتێکدایە هەرێمی کوردستان بە درێژایی 1050 کیلۆمەتر ڕوبەڕووی داعش بۆتەوە. تورکیاش لەو جەنگەدا هێشتا خۆی یەکلایی نەکردوێتەوە لە نێوان پشتیوانیکردن یان ڕوبەڕووبوونەوەی داعشدا. بەڵام داود ئۆغڵۆ تورکیا بە دۆستی کورد دەزانێت کامە لە کاتێکدایە داعش تەنها 20 دقیقا بۆ بگاتە هەولێر و تورکیاش هیچ هەڵوێستێکی نەبوو. زۆرێک لە سەرکردەکانی جیهان و وڵاتانی جیهانی شانازی بە پێشمەرگە و هەرێمی کوردستانەوە دەکەن کە دژی داژیکەرانی داعش دەجەنگێن. تەنیا سەرکردا کە ناوی پێشمەرگە و هەرێمی کوردستانی شنەبرد داود ئۆغڵۆ بوو. وەکەوەی چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسان پیان وایە سەردانەکەی سەرۆکوەزیرانی تورکیا بۆ هەرێمی کوردستان تەنیا سەردانێکی ئابووری و ئاشکردنەوە بووە.